ساڵێک بەسەر ڕاگررتنی گەشتە ئاسمانیەکانی نێوان تورکیا و سلەیمانی تێدەپەڕێت و ئەمەش زیانێکی زۆری بە گەشتەکانی هەردوو لاگەیاندووە. سالار تۆفیق خاوەنی یەکێک لە نووسینگە گەشتیاریەکانی سلەیمانیە و باسی کاریگەریەکانی ڕاگررتنی گەشتەکانی تورکیا و سلەیمانیمان بۆ دەکات و دەڵێت ساڵانی ڕابردوو لەم وەرزەدا چەندین گروپی گەشتیاریان ڕەوانەی وڵاتی تورکیا دەکرد، بەڵام لەم ساڵدا هیچ گروپێکی گەشتیاریان نییە. ئێمە ساڵانی پێشوو ئەم کاتانە کەیتر بەرە جەژنان بوو، ینی مەوسیمەکان بوو لە نەورۆزە لە جەژنەکانە، ینی ئەم کاتانە ئێمە هیچ مەجالێکمان نەبوو ینی بۆ کاتی خۆمان، هەر خەریکی گروپات ڕێخستن بووین و گروپاتمانە نرد بۆ تورکیا و خەریکیەوەین، ینی ئەم ساڵدانیشتوین هیچ شتێکمان نەبوو کە گەشتەکانیشمان بەسەرا داخراوە نزیکی ساڵ و قسوورێکە تا ئێسش دیار نییە کەواکەی ئەکرێتەوە ناکرێتەوە. لەگەڵ هەولێرە کە ئەویش بنکەیکی گەشتیاری هەیە لە هەولێرە، هەر عینی ڕسومات و عینی زەریبە ئەین. ڕاگررتنی گەشتە ئاسمانیەکانی تورکیا و سلەیمانی تەنها کاریگەری لەسەر نووسینگە گەشتیاریەکان دروست نەکردووە، بەڵکو کاریگەریشی لەسەر بازرگانان هەبووە. سەرۆکی لەقی سلەیمانی یەکێتی هاوردە و ناردنکارانی کوردستان دەڵێت ڕاگررتنی گەشتەکان زیانێکی زۆری بە بازرگانان گەیاندووە، چونکە لە ڕێگەی فڕۆکەخانەی هەولێر و کەرکووکەوە لە ئێستادا کاڵا و شمەک هاوردە دەکەن، ئەمەش تێچوویەکی زۆری دەوێت تا دەیگوازنەوە بۆ سلەیمانی. تورکیا وەسانیکردن و تاریخ تووشی بێتە سلەیمانی و زەرەرجی زۆری بە هەرێمی کوردستان و بە سلەیمانی بە تایبەتی گەیان و چونکە ئەو بازرگانانەی ئێمە کە زۆربیان کارەکەن لەگەڵ وڵاتی تورکیا بەڕاستی تووشی کێشەیەکی گەورە بوون، ئەبیانەوە سەفەرکەن، ئەبێ بڕۆن یا لە کەرکووکەوە یا لە هەولێرەوانە سەفەرکەن، ئەمیش ناحەی مەسرەف و وەخت و ئەمانە هەیە، بۆ نرخەکەی بەرز ئەبێتەوانێ ئەبێتە سەبەبی ئەوەی کەوا تەئسیر لەسەر دانیشتوانیش بکاتە لەزەخڵ بکات. جێگری پارێزگاری سلەیمانیش دەڵێت هەوڵە کارگێڕی و سیاسی و دیبلۆماسیەکان بەردەوامن بۆ دەستپێکردنەوەی گەشتەکانی تورکیا و سلەیمانی. گەرانی خۆمانمان گەیاندووە پارێزگای سلێمانی، چەند جارێک لە ڕێی بەڕێز پارێزگارەوە ئەلان کراوە نیگەرانی لە ڕاگررتنی ئەم گەشتان لەلایەن وڵاتی تورکیاوە کە بەڕاستی ئەوشی کە ئەوتری ئەوشی کە بێماگا هۆکار و زانیاریەکی نادروستە کە گەشتەکانی لەسەر ڕاگیراوە و ئێمە ئاگادارین لە هەوڵی هەم سیاسی هەم دیبلۆماسی هەم کارگێڕی بۆکردنەوەی فڕۆکەخانەی سلێمانی و ئەوەی کە زۆر مەبەستمانە ئێمە بە تایبەت حکوومەتی فیدراڵ بە ئەرکی فیدراڵی خۆی هەستێ بۆکردنەوەی فڕۆکەخانەی سلێمانی. تورکیا ساڵێک پێش ئێستا بڕیاریدا سەرجەم گەشتەکانی بۆ فڕۆکەخانەی سلەیمانی هەڵبوەشێنێتەوە و بڕیارەکەشی تا 22/6/2024 درێژ کردوێتەوە. بازرگانان و نووسینگە گەشتیاریەکانیش خوازیارن حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان هەوڵەکانیان چڕ بکەنەوە بۆ دەستپێکردنەوەی گەشتەکان بۆ ئەوەی چیتر لەوە زیاتر تووشی زیانی دارایی نەبن. هێمن کەمال، کورسات نیوز، سلەیمانی.